خۆشەویستان لە تەوەرەی دووەمی پرۆگرامی پەیامی ڕۆژ باس لە بابەتێکی گرنگەکەین کە لە ئەنجامی قسە و گفتوگۆکردنی نێوان تاکەکانی کۆمەڵگە دروست دەبێت. ئەویش هونەری دەربڕینی وشە و کاریگەریەکانی لەسەر دڵ و دەرونی بەرامبەر بێگومان قسە وشە و دەربڕینی لە کاتی ئاخاوتنا زۆر گرنگە. جاری وایە تۆ بە مەبەست یا بێمەبەست لە کاتی گفتوگۆ لەگەڵ بەرامبەرەکەتا وشەیەک قسەیەکەکەی کە کاریگەریەکی زۆر نەرێنی لەسەر کەسی بەرامبەر بەجێڵێ وەکو بڵێ ئەی بڕێ وەکو بڵێ ئەی شکێنێ وەکو بڵێ لە ناوی ئەبا تەدمیری ئەکا. ئەگەر ئەمە زەبرێکی جەستەیی بێت لەوانێت چاک بێتەوە. کاتێک تۆ لەگەڵ کەسی بەرامبەرە شەڕێک دەبێت لەوانەیە لە ئەنجامی ئەم شەڕەیە لێدانێ لەم لێدانێ لەو زەبرێکی جەستەیی بەرکەسەکەکەوێ دوای مدەیەک ئەم زەبرە نامێنێ. بەڵام لە کاتی قسەکردن و ئاخاوتنا ئەم زەبرە کاریگەری زیاترە بێ و ئەمێنێتەوە لەسەر دڵ و دەروون. ئێمە ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئەحمەد جەمال ڕاهێنەری پەرەپێدانی تواناکانمان کردووە کە ڕاستەوخۆ بەڕێزیان لە سوودەکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمانان. کاک دکتۆر سڵاوی خوات لەبێت، ئەگەر لەسەر کاریگەریەکانی قسەکردن وشە لە کاتی گفتوگوۆیە لەگەڵ بەرامبەرەکەیە بۆمان بدوێ تا چەند ئەم وشانەی ئێمە بەکاری ئەهێنین ڕاستەوخۆ یا ناڕاستەوخۆ بە ئاگا یا بێ ئاگا کاتێک وشەیەک بەکارێنین بەرامبەر بەرامبەرەکەمان تا چەند کاریگەری نەرێنیە بێت. سڵاوی خوا لە جەنابیشتان بی، زۆر سوپاس کاک دانا دادەهۆنیە، دەستان خۆش بی بۆ بەرنامە جوانەی پێشکەشیەکەن، مۆفەق بن، هەمیشە سەرکەوتوو بن. بەڕاستی تەوەرەکەتان تەوەرێکی زۆر دەتوانم بڵێم جیاوازە لە تەوەرەکانی تر. بابەتی بەهێزی وشە یا کاریگەری قسەکان لەسەر دڵ و دەرونی تاک و کۆمەلگا بە شێوازێکی گشتی. جارێ هەروەکو دەستپێک ئەگەر ئەوە بڵێین خوای پەروەردگار کە وەصفی شایستەی قورئانی بەرز و بەڕێزی خۆی کات و ئەفەرمێت الله نزل أحسن الحديث كتابا، خوای پەروەردگار جوانترین، باشترین، هەڵبژاردەترین پەیڤ و وشەی بۆ ئێوە ناردووە. یا لە ئاماژەی دیکەی قورئان خوای پەروەردگار دەفەرمێ ئەحسن القەصەص، خوای پەروەردگار ئاماژەی بە جوانترین و شایستەترین چیرۆکەکان کردووە لە قورئان. بە هەمان شێوەوەکو دەگوترێ قورئان باشترین مەنهەج و دەستورە. ئیدی زۆر وەصف و پێناسەی دیکە هەن وەکو دەستپێک بینە ناو ئەو بابەتە ئەوەتە فەرمایشتەکانی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ کە دەفەرمێ ڕووخۆشی، دەم بە خەندەیی، قسەی خۆش، هاندانی چاکە و خێر، تۆ بەشداری لە خێر و چاکەی بەرامبەر، یا لە بەرامبەردا وەکو ڕۆڵی بەرپرسیارەتی پێغەمبەری خوا فەرمێ جاری وا هەیە وشەیە کە دەریە بڕن ئێوە هەستی پێناکەن کە ئەمانەتی ئەو وشەیە چەندە کاریگەری هەیە بەسەرتانەوە، یا پێغەمبەری خوا فەرمێ وشەیە کە کەلیمەیە کە ئەبێتە هۆی ئەوەندە ساڵ سووتانتان لە ئاگری جەهەنەم، لە بەرامبەریشدا وشەی وا هەیە ئەبێتە هۆی ڕەزامەندی خوای پەروەردگار، ئەبێتە هۆی پاکبوونەوەتان، ئەبێتە هۆی چوونە ناو دڵی خەڵک و خۆشەویستیتان زیاترەکە. بە شێوازێکی گشتی من دەڵێم وەکو جەناب دەستپێک و ئاماژەیەکی زۆر جوانت فەرموو، کاریگەری لە ڕێی وشەکانەوە زۆر جوان جێی خۆی بەجێ دێڵی، بە پێچەوانەشەوە قسەی زبر و قسەی ناشایستە و قسەی دڵبریندارکەر بەڕاستی کاریگەری لەسەر هەموو ئاستە جیاوازەکانی تەمەنەکان هەیە. زۆر جار دەگوترێ هەندێک لە گرفتەکان ئاراستەی کەسانێکە بن یا ڕوبەڕووی خەڵکێکە بنەوە لە ئاستێکی جیاوازی تەمەنیان، ڕەنگە قوتابیەک بی لە قۆناغەکانی خوێندن، ڕەنگە کەسێک بی لە دام و دەستگای بۆ نمونە بەڕێوەبەرایەتیەک، فەرمانگەیەک. بەڵام کاریگەری وشە لە سەرەتایی هاتنە ناو ژیانی دنیاوە بۆ منداڵێک کە هێشتا هەست و فام و بیری نییە بەو شێوازە کاریگەری وشەی زبر و ناخۆش و هەڵوێستی بێزارکەر کاریگەری بەسەر. تەنانەت ئاماژە تەندروستەکان دەڵێن کۆرپەیە کە لە سچی دایچێتی کاریگەری قسە یا هەڵوێست یا ژاوەژاو لەسەر خودی ئەو منداڵە دروستە بێت کە هاتە سەر دنیاش. ئەی دواتر کە
کە منداڵ هەستی بە دەوروبەری کرد ئەی قۆناغەکە جیاوازەکان یامانەوەی ئەو قسانە جاری وا هەیە قسەیەک لە ڕووی شکاندنەوە لە ڕووی بێزارکردنەوە کاریگەریەکی دوورمەودای دەبێت لەسەر ئەو کەسانە هەرچەندە دەبێت مرۆڤ ئیرادەی زۆر بەهێزتر بێت قسەیەک لەسەر دڵمان قورس بوو ناخۆش بوو نابێ زۆر لێکدانەوەی بۆ بکەین نابێ ئەو قسەیە بکەینە کار لێکراو لەسەرمان و لە کۆمەڵێک حەز و خولیا و ڕەغبەت و توانای خۆی دوورمان بخات نەیکەینە پاساوێک بەڵام بەتەئکیدیش کاریگەری هەیە لە قسەی باش لەسەر کەسی بەرامبەر و قسەی پێچەوانش قسەی ناخۆش لەسەر کەسی بەرامبەر باشە کاکتۆر کاریگەریە باشەکانی لەگەڵ کاریگەری خراپەکانی چین لەسەر دڵ و دەرونی بەرامبەرەکەمان ئەم کاریگەریانە دەکرێت چی لەو مرۆڤەدا دروست بکەوە زیانی هەبێ بۆی بەڵێ دەستخۆش بی پرسیارەکە زۆر لە شوێنی خۆی بوو دیسان ئێمە دەڵێن کاریگەری قسە بەتەئکید بوونی هەیە بە هەردوو باری سلبی و ئیجابی بەڵام خودی کەسەکان خۆیان دەتوانن بە جۆرێک لە جۆرەکان وانەکەن ئەگەر ئەو قسەیەکی بێزارکرد بوو ئەگەر قسەیەکی دڵبریندارکرد بوو ئەگەر قسەیەک بوو بە ئاراستەی لە باربردننی هیوا و حەز و ئارەزوەکانی تۆ بۆ نمونە بەلایەکیدا بردی خۆت ئیرادەیەکی بەهێزت هەبیت قسەیەکی جوان هەیە دەڵێ لیسان الحالی ئەقوا من لیسانی المەقال ئەگەر قسەیەکت پێگوترا خەریک بوو بێزارت کا خەریک بوو ساردت کاتەوە خەریک بوو ئومێدەکانت لەبار ببات تۆ بە زمانی گفتوگۆ و وەڵامدانەوە مەکەوە سەنگەری بەرگریکردن لە خۆت نا بە زمانی کردار وەڵامی ئەو قسانە بدەوە بڵێ من بە کردار بۆ دەسەلمێنم کە ئەو قسەیە یا ئەو گومانەیە یا ئەو شێوازە گرفت و ئاستەنگەی بۆ منت دروست کرد من بە کردداری وەڵامی ئەوە دەدەمەوە لە مێژوشدا دائیمەن ئەو کەسانە سەرکەوتوو بوون کە قسەی بێزارکرد قسەی بریندارکرد قسەی هەراسانکرد هیچ کاتێک تنجی پێ نەچنیون ئاراستەی حەزەکانی بەلایەکی دیکەدا نەبردوون هەمیشە بەهێز وەستاون دیسان من هەر دەڵێم لەسەر ئەو سەرنجە جوانەی جەنابەت کاریگەری وشە جوانەکان سیرکن پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام بەگشتی هەڵبژاردەی خوای پەروەردگار بوون لەناو مرۆڤەکان بۆ مرۆڤایەتی مرۆڤ بوون ئینسان بوون بەڵام دائیمەن وشەکانیان وشەی زۆر کاریگەر وشەی زۆر جوان وشەی زۆر پڕ لە ڕێز و بەهاکانی مرۆڤایەتی بوون پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام لەلایەن قەوم و گەلەکانی خۆیانەوە ڕوبەڕووی زۆر قسەی ناشایستە کرانەتەوە ڕوبەڕووی بێڕێزی کراونەتەوە بەڵام سیرکن لە بەرپەرچی وەڵامەکانیان هیچ کاتێ قسەیەکی ناشایستەیان بەرامبەر بە خۆیان و بەرامبەر بە خەڵکەکەشیان کە خراپەیان بەرامبەر کردوون لە خۆیان نەوەشاندەوە واتە پاساوێک نییە ئێمە قسەمان ڕقبی قسەمان زبر بێ لە کاتێک کەسەی بەرامبەر قسەی زبر و قسەی ناشایستەمان بەکاردێنی خۆمان نهێنینە ئەو ئاستە بەڵێ دکتۆر خۆی پەروەردگار لە قورئانە فەرمێ وەجادیلهم بالەتی هیە ئەحسەن ناش فەرمێ حەسەن ئەفەرمێ ئەحسەن یعنی پلەکەی باڵاترە خۆت جەناب شارەزای ئێمە لەم ڕوانگەی ئەم ئاەتەوە و لە ڕوانگەی ئەو زانیاری بەڕێزت لەسەر ئەم بابەتە هەتا ئێمە کاتێک گفتوگۆ ئەکەین دوو تاک پێکەوە ژن و مێردێک باوکو منداڵێک دوو منداڵ خوشک و برایەک دوو هاوڕێ دوو هاوکار دوو کەس کە لە شوێنێکە پێکەوە کارێکیان هەیە چۆن ئەم وشە ئەحسەنانە بدۆزنەوە چۆن ئەمانە بەکاربێنن چی بکەن چی بڵێن هەتا تەنانەت دکتۆر ئێستا جگەل لە قسەکردن تۆ تۆڕێکی کۆمەڵایەتی دێ پۆستێکەکەی کاتێک من کۆمنتێکی لەسەر نووسم ئەمەش بە خۆی لەخۆی قسەکردن و قسەوتنە بەو کەسە جا ئەگەر کۆمنتەکەم جوان بێ ئەوە قسەیەکی جوانم کردو خۆ بێگومان ئەگەر کۆمنتێکی خراپ و ناشرین و ڕوخێنەر و چۆنەڵی تعلیق بەم لە کەسەکە ئەوە بێگومان شتێکی خراپم کردو جا ئێمە چی لە کاتی گفتوگۆیە ئەو وشانەی کە ئەحسەنن کامانن چۆن بتوانین دەربڕینەکانمان وشەی ئەحسەنی تیابێ بەڵێ ئوستاز دانا بەڕاستی لە شوێنی خۆیەتی لەگەڵ دەستپێکی قسەکانیش ئاماژەکەی جەنابەت زۆر جوان بوو کە بە ئەو ئاەتەی قورئان بوو وەجادیلهم بالەتی هیە ئەحسەن بەڵێ بەتەئکید مجادلە چەند جۆر و بابەتی ڕوبەڕووبوونەوە هەیە لە قسەکردن کەوتنە ناو نیقاش و جیدال لێرەشەوە لە کاتێک دەگوترێت جیدال مناقەشە ڕوبەڕووی یەکتربوونەوە لە هەندێک قسەی زبر لەو کاتەوە هونەرە تۆ خۆت نێنی ئەو ئاستەی کە کەسی بەرامبەر جۆرێک قسەی بەکارهێنا یا
یا جۆرێک ڕێگای نادروستی بەکارهێنا تۆ لێرەوە یەکسەر لە سەنگەرێکی زۆر بەهێزەوە دێە ئاستێک خۆت ناینی ئاستی ئەوەی کە لە بەرامبەر خراپەکانی ئەو تۆ بە جۆرێکی دیکە نا تۆ دائیمەن وەکو دەگوترێت مرۆڤ لە ناخیدا جۆرە قسەیەک هەڵدەخڵێت کە تعبیر و گزارش لە کەسایەتی ئەو جۆرە کەسە دەکات ئیدی ئەوە زۆر گرینگە پاشان بوونی ڕێز تەنها لە دەربڕینی وشە هەندێک جار دەبیندرێ بەڵام لە حەقیقەتدا ڕنگدانەوەی کردداری مرۆڤەکانە ڕنگدانەوەی ژیری و دانایی و زیرەکییانە بۆیە زۆر گرینگە کاتێک کە کەسێک قسە دەکات بزانێت تا چەند ئەو قسانەی لە بواری کردداری و دەتوانانی جێبەجێ بکە یا دەگوترێت بە شێوازێکی گشتی بەڕاستی کاریگەری قسە لەسەر هەموو جۆرە دروستکراوەکانی خۆی پرۆگار دەبیندرێت ئەها پندی کوردەواری دەڵێت تەنانەت لەگەڵ ئاژەڵەکانیش یا لەگەڵ مارێک کە بە دوژمن لە قەڵم دەدرێت دەتوانی مامەڵی لەگەڵ بکەی و لی نزیک بێ و بتوانی بهێنیە دەر لەو شوێنەی کە لێتی بە هەر حاڵ یعنی پەیڤ و دەستەواژەی جوان کاریگەری هەر هەبووە لە مێژووی مرۆڤایەتیەوە و لەگەڵ هەر ئاستێک کە مرۆڤەکان ڕوبەڕووی قەیران و گرفت و ئاستەنجی زۆر گەورە بوونەتەوە بەڵام یا هەندێک جار کۆمەڵێکی یاسا مرۆڤەکان خۆیان داهێناوە بەڵام بوونە تەمایی بێزارکردی بۆ هەندێک یا سنووردارکردنی هەندێک سنووری کار و جوگرافیای مرۆڤەکان یا جاری وا هەیە ئەسڵەن مامەڵەکردنی وڵاتێک لەگەر وڵاتێکی دیکە یا مؤسسەیەک دەستگایەک یا کۆمپانیایەک لەگەڵ کۆمپانیایەکی دیکە هەموو یاسایەکان بە ئاراستەیەکی باش هەنگاویان بۆنراوە بەڵام بوونە تەمایی دروستبوونی کۆمەڵە گرفت و بەرکەوتە چێ لەو نێوەندە ڕۆڵ و کاریگەری باشی بینیەوە کەسە شارەزایەکان ئەو کەسانەی کە قسەی زۆر شایستە و لە شوێنی شایستە بەکاردێنن واتە فەنی مامەڵەکردن یا ئێستا کۆمەڵێک زاراوەی نوێ داهێنراوە لە بابەتەکانی بۆ نمونە ئەتەکێت کەسایەتی بەهێز و سەرکەوتوو یا هونەرەکانی جوان مامەڵەکردن بڕواتەن هەبی ئەوانە هەمووی سەرچاوی بیرکردنەوەیەکی جوانن سەرچاوی دەربڕینێکی جوانن یعنی ئەگەر جێ خۆیتیمە ئاماژە پێ بکەین معجەببوونی مرۆڤەکان بە جیاوازی هەموو کەلتور و ئایدیا و نەتەوەکان سیر دەکەی لە ڕێی چیەوە مرۆڤەکان سەرسامی یەکترن لە ڕێی دەربڕینی پەیڤ و وشەکان لە ڕێی گزارشکردن لە ناخ و هەڵوێستیان خەڵکێک هەیە مەشهورە ناوبانجێکی باش دەردەکات لە ڕێی چی لە ڕێی نووسینەکانی نووسین بەرهەمی چییە بەرهەمی ئەو بیرکردنەوەیە لە کاتی دەربڕیندا دەری دەبڕێ بە شێوازێکی کاریگەر بە هەمان شێوە کۆمەڵە خەڵکێ لە ڕێی پەخشان نووسینەوە دیسان ناوبانجی دەرکردووە شێوازی دەربڕینیەتی شێوازی بیرکردنەوەیەتی شێوازی هەستە جوانەکانیەتی لە ڕێز لە بەها لە ینی وەکو دەڵێ ئاکارە جوانەکان بە هەمان شێوە لە بابەتەکانی دیکەی بۆ نمونە شعر دەربڕینی شعر کۆمەڵێک خەڵک هەبووە لە ڕێی شعر کۆمەڵێک معاناتی خۆی دەربڕیوە یا کۆمەڵێک هەستی خۆی نیشانی بەرامبەردایە یا ویستیەتی خۆشەویستی بۆ کەسێک یا بۆ کەسانێک یا بۆ کۆمەلگەیەک دەربڕێ هەر لە ڕێی دەربڕینەوە بووە واتە بابەتی ڕێز و بابەتی کاریگەری قسە لە هەموو بابەتەکان حتا زمان بڕاتان هەبی کە ئێستا دەگوترێ هەر مرۆڤێک بتوانێت زیاتر لە زمانیدا یا لە چەند زمانە قسە بکە خاوەن ڕێز و کەسایەتێکی تایبەتە یا لە مەکر و خراپەی کەسی بەرامبەرت ئەمین دەبی کە زمانی جیاواز بزانی ئەوانە چمان پێ دەڵێن هەموو ئەوانەمان پێ دەڵێن کە مرۆڤ لە ڕێی دەربڕینەوە لە ڕێی هەستەوە لە ڕێی گزارشتەوە لە ڕێی کەلتور و ثەقافەوە تۆ دەتوانی باڵادەست بی کاریگەر بی لە هەر ئاستێک بووی لە هەر جۆرە ڕوبەڕووبوونەوەیەک بووی بەڵام هێزی وشە دەربڕینت لێکدانەوەت بەر لە قسەکردنت باش بی لێکردنەوەی دواتر سەرنجام و وەکو بڵێ دەرکەوتێکی زۆر باش یا کەسایەتێکی زۆر باش بە خاوەنەکەی دەبەخشێت کاکتۆر زۆر گوێمان لەو قسەیە دەبێت کاڵێت گوێ بە قسەی خەڵک مەدە بەڵام ئایا دەکرێت بۆ نمونە بەڕێستان لە بەرژەوەندی من قسەیە بکەن یان ئامۆژگاریەکی خێرم بکەن من گوێتان لێ نەگرم یعنی دەکرێت هەندێک شت هەیە کە ئێمە گوێی بۆ بگرین باش بێ بۆمان هەندێک شتی تریش باش نەبێ بۆمان لە کۆتاییدا کەسایەتی مرۆڤەکانیش جیاوازە کەسانێکمان هەیە قسەیان نەرمە هەیە کەسانێکمان هەیە تۆزە توندن ڕەنگە تۆڕە بن ئێمە چۆن بتوانین ئەو جۆری بەپێی جۆری کەسایەتیمان با بڵین قسەکانمان دەربڕین لە هەمان کاتیشدا فلتەری قسەکان بکەین کاتە قسێکی باشمان بۆ کرا جێکینەوە وەگلەوەی کە خراپە ڕەنگە هەندێک ڕخنە هەبێ دروستکەر بێ بۆ من هەندێک ڕخنەی تر هەبێ ڕوخیانەر بێت و کاریگەری خراپم لەسەر بکات
بەڵێ ڕێک وەڵامی پرسیارەکەت ئەو ئاەتی قورئانە کە خوا پەروەردگار بە تەفسیلی ئاەتەکە ناهێنین بەڵام ئەفەرمێ فەیەتەبیعونە ئەحسەنە زۆر پەیڤ و وشە دەردەبردرێ زۆر جۆرە هەڵوێست هەیە پێویستی بە چوونە ژێرباریەتی یا پێویستی بە وەڵامدانەوەیە یا هەندێک قسە دەگوترێت دەکرێت دەرهاوێشتەی ئەو قسە بە جۆرێک هەبێ بەڵام خوا پەروەردگار بۆمان ئاسانە کات ئەفەرمێ هەموو قسەیەک دەکرێت گوێی لێ بگیرێ بەڵام باشترینیان چاکترینیان یا ئەوەی کە پێویستە بە دوای ئەوەدا هەنگاو بنێین. ئیدی هەر پێم خۆشە لێرە ئاماژە بە و شارەی شەهید کۆساریش بکەم خوا پەروەردگار بە شەهید قبوڵی کردبی زۆر جوان ئاماژە دەکا وەسف وێنایەکی جوانی تێدایە دەڵێت ئایا دەزانن لە هەموو کەس ژیرتر و بیڕۆشنتر چێیە ئەو کەسەیە بەر لەوەی هەنگاو هەڵێنی هەنگاوی دووەم وەخوێنی یعنی شارەکە وەسف و پێناسی زۆر جوانی تێدایە بەڵام مەبەستی شەهید کۆساری ئەوەیە کە ئینسان لەگەڵ هەموو شتێک نەکەوێتە ژێربارێک و ئاستێک کە بتوانی بەرکەوتنی هەبی یا بە جۆرێک لە جۆرەکان دیسان ئەو ئاماژە جوانەی کە جەنابەت فەرمووت دەگوترێ ئەو نەکەوینە ژێرباری هەموو قسەیەک قسە کاریگەری خۆی هەیە بەڵام ئەو ناشکرێت لە بەرامبەر هەر قسەیەک ئێمە قسەی خەڵک پشتگوێ بخەین جاری وایە کۆدەنجی لەسەر بابەتێک لەسەر قسەیەک هەیە پێویستە تۆ بە دوای خۆتدا بڕۆی متابعە بکەی چاو بجێڕیەوە بەڵکو ئەزمموی دەوروبەر بکەیە هەنگاوێک وەکو دەگوترێت جاری وایە ئاستەنگەکانی خۆشت گرفتەکانی ژیانی خۆشت نەک هەرتی دەوروبەر بکەیە پردی سەرکەوتن بەتاکید ئەوەی کە لە بابەتە سلبیەکانەوە بیر بکاتەوە و ئاوەڕ بەم لاولادا نەداتەوە و هەروە بزانی قسەکانی خۆی تەنها پێوەرن بۆ سەرکەوتن یا هەروە بزانی ئەوەی کە گوتیەتی هەڵە نەبووە یا بیرکردنەوەکانی خۆی بە جۆرێک لە جۆرەکان سەرسام بێ بەخۆی ئەکید دەکەوێتە هەڵە وەکو دەگوترێت تەنها پێغەمبەران معسوومن هەڵە ناکەن ئەوانش جێر چاودێری خوای پەروەردگارەوە ڕێیان کردووە مرۆڤەکان هەمویان بۆیان هەیە لە دەربڕین لە هەنگاونان لە هەڵوێست و کردار تووشی بەرزی و نزمی بن تووشی هەڵە بن بەڵام چێ براوە و سەرکەوتووە ئەوەی کە لە مەبدەعەکانی ئیسلامەتی هەنگاو دەنێ و ئەمڕۆهم شوڕا بەینەهم پێناسەی مسلمانانە لە نێوان یەکتر ڕاوێژ دەکەن ما خاب من استخار وما ندم من استشار زەرمە نابێ ئەوەی پرس و مەشورەت و ڕاوێژ بکات و استخارە بکات لە ڕوانگەیەکی دیکەوە دیسان پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام و پێغەمبەری خۆمان بە تایبەتتر خوا پەروەردگار بە شێوازێک دانایی و حەکیمی و لێزانی یا هەر پێغەمبەری خوا سەڵات لە فەرمایی شتێک دەفەرمێ خوای پەروەردگار یەکێک لە معجزەکان پێی بەخشیوم هونەری دەربڕینە جوانی دەربڕینە کۆکەرەوەی کۆمەڵێک مانایە لە چەند وشەیەکی کورت بەڵام ئامانزدار دەی باشە پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ سەرمەشقی ئێمە بی خوای پەروەردگار بە قودوە و ڕابەر و مامۆستا بۆ ئێمە هەڵی بژاردی بۆ ئێمە ئەو بە مامۆستای خۆمان هەڵ نەبژێرین بۆ چاو لەو نەکەین بۆ قسەکانی ئەو لە ژانی کرداریماندا جێبەجێ نەکەین و لێمان ڕەنگ نەداتەوە ئیدی بەڕاستی زۆر بابەت لەسەر ئەو بابەتی دەربڕینی وشە و کاریگەری وشە لە خۆی هەڵدەگرێت ئەمن هەر بە کورتی ئەگەر دەرفەتەبی لە خزمەتی جەنابتان نازانم لەگەڵ ستافی ئێوەش قسەکرا بوو کە خشتەیەک لە بەردەست بێ بۆ هەر کەسێک دەتوانین کاریگەری وشەکانمان بە چەند بابەتێکی جیاواز ببینین لە دەرەنجامێکی زۆر باش جارێ ئەگەر هەمن ئەو وەکو پرسیارێک ئاراستەی بەڕێستان و بینەران بکەم لە هەر شوێنێک کە ئاگادارن یا بینەر و جۆبیستی ئەو بەرنامەیەن کاتێک کە کەسێکی ئاسایی لە هەر شوێنێک لە گفتوگۆی نێوان دوو کەس یا لە مەجلیسێک یا لە شێوازی مامۆستایەک کە بۆ نمونە وانە دەڵێتەوە لە هەر ئاستێکی ناوەندەکانی خوێندن تقریبا دەتوانین بڵێن پۆلێنی بکەین بە سێ جۆر قسەکردن یەکێکیان لە قسەکان ئەگەر لە تەرەفی با بڵێن ئەو سەرەوە ئاماژێ پێ بکەین هەندێک لە قسەکان هەنا قسەی بێزارکردن ئەگەر نەڵێین جۆرێک لە قسەکان دەبنە هۆکاری شەڕانجێزیش بەڵام بەرەهار ئاوە با وەسف و پێناسەیەکی بکەین قسە بێزارکەرەکان کۆمەڵی خەڵک هەیە بەڕاستی قسەکانیان ئەگەر پێگە و کەسایەتێکی جیاوازیشیان هەبێت لە ئاستێکی جیاوازن حتا ئەوانەی بەداخەوە دەڵێم ڕۆڵی بەرپرسیارەتیان هێنا بەرپرسانە قسە دەکەن کایە باڵاکانی وڵاتیان لەبەردەستە یعنی خەڵک چاوی لێیانە کە بە جۆرێک قسە بکەن ئومێد بۆ خەڵک بجێڕنەوە بەڵام بەداخەوە خەڵکێک کۆدەنگن لەسەر ئەوەی خۆزیە فڵانە بەرپرسە هەر قسەی نەکردبا تخوا ئەوە قسە بوو کردی تخواوە ئومێد بوو بۆ خەڵکی جێڕایەوە یعنی ها سیرکە خۆی پێ لە شوێنێک لە پێگەیەکە بەڵام قسەکانی ڕێک پێچەوانەی کار و فەرمانەکە و ڕۆڵی بەرپرسیارەتێتی کەواتە بەشێکی قسەی مرۆڤەکان بە
شێوازێکی گشتی قسەی دەتوانین بڵێن بێزارکەرە یا بڵێن قسەی نابەرپرسیارە باش جۆرێکی دیکە لە قسەکان خەڵکی ئاسایی من دەڵێم قسەی ئاساین هەر تەگوترە قسەی ئاسایی ئەگەر بنمونەش بهێنینەوە قسەی ئاسایی کاتێک کەسێک گفتوگۆ دەکا ئەو کەسە لەوانەیە لە لای جنابێت کەسایەتیەکی زۆر کاریگەری هەبی و معجەبی پێی بەڵام کە لە نزیکەوە بەرکەوتنت لەگەڵی هەبوو جۆرێک لە قسە بۆ نمونە کە ئاماژە بە قەلەمێک لە بەدەست دەڵێ ها دەڵێ بگرە دەڵێ ئەوە تا لەوێ بۆ نمونە یا کە خواردنێک خواردنەوەیەکی پێشکەش دەکەی بە جۆرێک لە جۆرەکان هەڵوێستیش کاریگەری خۆی بەڵام ئەگەر ئەمە تەنها تەرکیز لەسەر کۆبیرمان بخەینە سەر شێوازی دەربڕینەکان دەبینی هەندێک قسەی ئاسایی بکە بەڵام بەڕاستی خۆت لێک دەدەێت دەڵێ خۆزیە ئەو جۆرە هەڵوێستەی نەبووایە ئەوەش کە قسە ئاساییەکانە جا نمونەی دیکە دەتوانن ئێوە ئینشاءالله ئاماژەی پێ بکەن باشە جۆرێکی دیکە لە قسەکان قسەی ڕێزە قسەی کاریگەرە قسەی جوانە کاتێک لەبری ئەوەی بڵێ ها دەڵێ فەرموو دەڵێ لەسەر ئیزنت دەڵێ بە ڕوخسەتت دەڵێ بە یارمەتیت کۆمەڵێک بەهای جوان هەر ئەسڵەن لە ڕوخسارتدا هێشتا قسەت نەگەتی گفتوگۆیەکان کاریگەری زۆر جوانیان هەبووە جا تخوا ئێمە با من ئەو پرسیارە لە خودی خۆمەوە وەکو بڵێ وەسف و پێناسەیەکی بکەم جۆرێک قسەی بێزارکەر هەیە جۆرێکی دیکە قسەی ئاسایی هەیە بەڵام قسە کاریگەر و جوانەکان لە جوانی شاکاری مرۆڤایەتی قسەی ڕێز وشەکانی ڕێز ماناکانی ڕێز مادەم ئێمە بەو وەسفەی کە بدایەت دەستمان پێکرد مادەم خوا پەروەردگار جواترین پەیوی وشەی بە مەنهەج و بە دەستور بۆ ئێمە دیاری کردیە باشترین پێغەمبەری بۆ ئێمە دیاری کردیە و ئێمەش لە ڕووی مرۆڤایەتیشەوە داوامان لێکرایە باشترین مرۆڤ بین چاکترین کەس بین دڵسۆز بین لە کارەکانمان یعنی جوان نییە ئینسان مرۆڤ قسەی ئاساییش بەکاربێنێ نە قسەی ڕێز وشەکانی ڕێز ماناکانی ڕێز بەکاربێنین بەڵێ دەستە خۆش بێت کاکتۆر من ویستم پرسیاری بکەم بەس کات نەما بەڕاستی چونکە ئیتر نزیک بووینەتەوە لە ڕکلامی بازرگانی بەڵام هەر ئەیڵێم وەکو پرسیار نابەزوەکوی بۆ بینەران ئاگادار بن دەوترێت کاتێک چیتە شاری کوێران دەست بە چاوتەوە بگرە ئەمە لەم بوارەیە بە هیچ جۆرێک قابلی قوبوڵ نابێ وابێ یانە کە کەسی بەرامبەرت بە شێوازێکی ناشرین و ئاستێکی نەزم قسەی کرد تۆش وا قسە بکەی ئەوە نابێت یا دەوترێت هۆنیاخان لە جێی سندان قوزەڵ قۆرتە ئەوەش هەر نابێت لەم بوارەیە هەر ناخوا دیسانەوە و کۆتا قسەشم ئەوەیە کە دەمێکە وتوانە بە قسەی خۆش مار لە کونیێتە دەرەوە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ئەحمەد جەمال ڕاهێنەری پەرەپێدانی تواناکان سپاس بۆی کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بوویت